دوو ڕێسای سەرەکیمان هەیە بۆ ئیشکردنی نوخبە. یەکەمیان ئەوەیە ئەم نوخبەیە ئەبێ ڕێک خرێ، طبعاً وتمان ئەم نوخبە خاوەن بیر و هۆشەی کە داڕێژراوەتەوە سەر لە نوێ، ئەبێ ڕێک خرێ بۆ ئەوەی بتوانرێ ئەرکی تەنزیمی پێ بسپێر. دوایی ڕێسای دووهەم ئەم نوخبەیە بتوانێ تەنزیمێکی جەماوەری بەرفراوان لەناو خەڵکە لەو هەوادارانە دروستکە، هەر یەکەیان بە جۆرەی مەیدان و کار و پیشە و توانای خۆی. لەم لاوە کۆمەڵی خەڵک نوخبەیەکی فکرین لەناو ئەوانە ئیشک. تۆ ئەبێ ئەفرادانێکت هەبێ نوخبەیەکی فکری بن بتوانن مناقەشەی زەمینە فکرەکان. بەیەکی سیاسیت هەیە ئەبێ بیان نێری بۆ ناو سیاست مەدارانی تری ساحەی کوردستانی بۆی بتوانن لێو مناقەشات دروستکەن. نوخبەیەکی ئیعلامیت هەیە بۆی بتوانن بچنە ناو نوخبەی ئیعلامیەکەوە بتوانن کاریگەریان لە ناو ئیعلامیەکانە بێ و وجودی خۆشیان بتواناوە بسەلمێن. نوخبەیەکی ئیداری، نوخبەیەکی سیاسی، نوخبەیەکی فکری، نوخبەیەکی دارایی، نوخبەیەکی ئەمنی، نوخبەیەکی تیجاری، نوخبەیەکی تر، هەر یەکێک لەوانە کە ئەتوانێت تەوجیهەکە دووک لەسەر و هەمووشیانەوە نوخبەیەکی شەرعی سرت لێ نەشێوێنێ لەبەردەستیشتە. ئەم دووشتە عادەتەن تەشبیهیانەکەن بەچی؟ بە ڕۆمانەیەکی دەستی. نارنجۆکێکی دەستی ساعیقەکەی سەبەبێکە بۆ تەقاندنەوەی جەستەکە، قومەلەکە ڕۆمانەکە. نەبوونی ساعیقەکە هیچ قیمەتێ نابێ، یعنی ئەو کاتە ئەو جسمەی کە ماوەتەوە خودی نارنجۆکەکە تەسیراتێکی ئەوەندە گەورەی نییە. خەڵک ساعیقێکی تێبەستەیە ئەویانە با بۆ ڕاوە ماسی و ئەمەی تریشان مەگەر فیشەجێکی پێوەنێ، تەسیرێکی گەورەی نییە. و لە هەمان کاتیشە ئەم جەماوەرە زۆرەش بەبێ هەبوونی ئەو ساعیقەی کە وای لێکە هەموو توانە وزەکانی بتەقێتەوە بە گەڕیانخە، قیمەتی نییەویش. ئەو جەماوەرە زۆرە سەری لێشێ. خۆی ئێستا جەماوەری نوێش خوێنی کوردستان زۆر زۆرن. ئەو جەماوەری کۆمەڵ و یەکگرت و بزوتنەوەی ئیسلامیە ئەو نوخبەیە نەیانتوانیوە قیادەی ئەم جەماوەرە بکەنەوە لە ململانەیە، نەگنیان توانێت لە ئاڕاستەکردنی بۆ ئەوی کە نوێژی فێرکەن، بیبەن بۆ مزگەوت، تەجویدی فێرکەن، حیجابی بدەنێ، ئەخلاقیاتی فێرکەن. ئەمە سۆفیەکی ژەیکا. ئەگەر خەڵکێکی ئێستای ئێمە لەو بار و زروفەی کوردستانە کە عەلەمانیەتی کوردی حتا ئاخر دەرەجە سڕاعی لەگەڵ ئیسلامە ئیعلان کردووە، وا بزانێ وەکو چۆن یەکگرتوەکان و کۆمەڵ ئێستا وا هەست پێەکەن کە سەرکەوتنەکەیان بریتێ لەو جەماوەرەی دەنجی بۆ داونیان لەو خەڵکە زۆرەی حیجابی کردووە، یان وەڵا مامۆستا کاروان توانیوەتی ئەوەندە کەس محەجەبە بکە. ئەمە سۆفیەکی ژەتوانێ میشە بکە ئەگەر ئەو پارەی بەدەستەوە بێت. مەلای مزگەوتێکی ژەتوانێ ئەو قافە توانێ ئەمە بکە. بەڵام ئەوەی کە بەو جەماوەرە و بەو خەڵکە و ئەو مەلایە ناکرێ، ململانێ فکریە سیاسیەکەیە کە پێویستە ئیسلام بێنێتە پێش. ئەگەر ئیسلامیش وەکو جەمعیەتێکی ئەخلاقی دێنێتە پێشێ، هەموو مەدرسەیەکی سۆفی بە درێژایی 1000 دانە ساڵ لە ئومەتی ئیسلامیە ئەمەی کرد. هەموو مەدرسەیەکی سۆفی بە هەموو مەسلەکە جیاوازەکانیانەوە تەزکیەی ئەم تاکەیان کردووە، کاریگەریان لەسەر ڕەفتار و ڕەوشتی دروست کردووە، پیاوچاکیان کردوتۆ لە ناو کۆمەڵگێ. ئەگەر ڕۆڵی یەکگرت و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی بریتی بێ لەوەی ئەم خەڵکە فقط لە ڕووی ئەخلاقیەوە پەروەردە بکەن، ئەی کوا وێزەی فکرە سیاسی ئیسلامیەکە کە پێویستە قیادەی جەماوەرەکە بکات. لەو حیزبە نوخبەویە ناتوانێت بێتەوە بە حیزبێکی تری جەماوەری. ئەوە طبعا بەتەکید جۆرێکی بێت لە ڕاست ئەبێ کە پێویست بەوەکە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە پێویستی بە ڕاستکردنەوەی کەوا بۆ عەزیزانی نوخبەیەک کە بتوانێت ئاڕاستەی جەماوەرەکە بکە، وزەیان بەگەڕخە لە ناویانە، لە هەموو ئەوساڵی ئەوانە، لە ناوەندەکانی ئەوانە بتوانێت
ئەم ڕەوتەوەکو تەزووی کارەبایی بگەێنێتە ناو هەمویان و بیان خاتە گەڕ ئەوە شتێکی زۆر سەرکەوتوانە گەر بتوانین لە مەدای 3 ساڵی تریشە ئەفراد پەروەردە ببێ بۆ ئەو مەجالە. یعنی لە 2011 بەدواوە ئێمە ئەگەر ئەو 100 کەسەمان هەبێت کە بت بەو شێوەیە بکات و هەرێکە لە بوار و مەجای خۆیان بە تایبەتمەندێتی خۆی بە شارەزابوون و پسپۆڕی معناوە زۆر سەرکەوتوو.